نسبة بۆن بۆ ئافرەتە خوشکە بە ڕێزەکانم طبعاً ملحیدەکان باشە دژە ئیسلامەکان یەک لەو شتانەی کەوا تەعنی پێدەن لە ئیسلام ئەوەیە ئەڵێ ئیسلام بۆنی لە ئافرەت حرام کردووە ناوانیە بۆن ئەو بۆنەی کەوا سەرنجڕاکێشە ئافرەت بۆ دەرەوە لە خۆی بدات حرامە لەبەر چی؟ لەبەر ئەوە سەرنجی بەرامبەر ڕاکێشێ و هەم خۆی سەلامەت نابێت ئەمە عیلەکە لەبەر ئەمەیە بەڵام ئەو بۆنانەی کەوا معەتەری جسمن باشە سابوونی بنباڵن یان بۆنێکە کە تەنها خۆت هەستی پێەکەی بۆنی ناخۆشت لە ئەبات ئەمانە دروستە و هیچ کێشێکی تیان نییە ئەسڵ مستەحەبە ئینسان بە بۆنی خۆشەوە بۆنی جسمی خۆش بێ و بڕاتە دەرەوە کچانی خۆم کچە شرینەکانم خوشکەکانم یعنی تۆ تەنها با بۆنت خۆش بێ بۆنت ناخۆش نەبێت ئەوە نەکافیە ئەوە ئیسلام حرامی کردووە کە بۆنێک لە خۆت بدەی سەرنجی دەوروبەرەکەت ڕاکێشێت ئێستا هەنێ بۆن هەیە نەوع ئافرەتێ لە خۆی ئەدا لە دووری باشە لە دووری دوسێ مەترەوە ئەم ئافرەتە ئەداتە تەکتا تۆ هەست بەم بۆ ناکەیت یەکسەرها پیا و زوو ئەبزوێت خی پەروەردگار پیاوی وا دروست کردووە زیاتر شەهوەت و حەزی زاڵترە بەسەر ئافرەتا زۆرترە بۆیە تەنانەت شێوازی قسەکردن ئافرەت بە تۆنی خۆی بێ قسە بکات بەڵام نابێ تۆنی ناسک بکاتەوە خی گەورە فەرمێ فلا تخضعن بالقول کاتی قسەتان کرد دەنگتان ناسک مەکەنەوە فيطمع الذي في قلبه مرض چکە کۆمەڵە پیاوێکان ڕاوە ئافرەت ئەکەن خواخوای ئافرەتێکیانە دەنگی ناسک کاتەوە هەر ئەمانە هۆکارن ئەگینا بۆن هیچ کێشەیەکی تیانە بۆ ئافرەت بە تایبەتی ئەو بۆنانی بنباڵ زۆر پێویستە بۆی بۆنی عارەقەکەت نەیەت تەنانەت غوسولی داوێن و کۆمەڵێ شت هەیە ئافرەت لەم سەردەمەیە ئەتوانیە بەکاری بێنێت معەتەری جسم هەیە لە خۆیان ئەدەن خۆی بۆن خۆش ئەکات جلەکەت بۆنی عرەقی لێ نایەت ئەمما بۆنی دەرەوە کە سەرنجڕاکێشە و بۆ دەرەوە و دووسێ مەتر ئەڕوات ئەوە حرامە خوشکە بە ڕێزەکەم ئەویش لەبەر سەلامەتی ئێوەیە و سەلامەتی بەرامبەر هیوادارم پەیامەکەم گەیشت بێت